سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە بەرنمەیەکی دیکەی بازنەی هەڵبژاردن هاتمە وڵاتان. لە ماوەی ڕابردووی بانگەشەی هەڵبژاردندا هەوڵمان ناوە باشترین بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان بهێنینە نێو بەرنمەی بازنەی هەڵبژاردنەوە. هەمیشە گوتومە و دەشیڵێمەوە ئەم بربژێرانەی کە لە بربژێربوونی پارتی دیموکراتی کوردستاندا بوونیان هەیە کەسانێکی بەسەنگن، کەسانێکی بەتەجروبن و هەر یەکە و لە ڕوانگەیەکەوە هەوڵی یاوە لە ئایندەدا لە پەرلەمانی کوردستاندا خوددا بیکات خزمەت بە تەواوی چین و توێژەکان بکەن. ئەمڕۆ سێ بربژێری بەتوانام لەگەڵدایە کە لە بەرنمەکانی ڕابردوودا لە ڕۆژانی بانگەشەی هەڵبژاردندا هاتوونەتە نێو بەرنمەکەەوە، بەڵام پێم باش بوو کۆتا بەرنمەی بانگەشەی هەڵبژاردندا لەگەڵیان کۆبینەوە بۆ ئەوەی زیاتر ڕەنگەکان و پرسەکان و ڕاکانیان بگوازینەوە بۆ ئێوەی بیسەر و بینەرانی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی. بەڕێز پارێزەر نیان عومەر وەکو بربژێری پارتی دیموکراتی کوردستان و بەڕێز دکتۆر سەرهەد بایز و بەڕێز میدیا سەلاح میوانی بەرنامەی ئەم جارەی بازنەی هەڵبژاردنن. پارێزەر نیان خان بەخێر بیت. زۆر سپاس بۆ بەڕێزتان. با لە نیان خانەوە دەست پێ دەکەم کێشەتان نابێت وانە. بەڕێز پارێزەر نیان خان بەخێراتنی جەنابتانەکەم، لەش ساغ بن، ماندوو بوون. ئەوەی کە لە پەیامەکانی ڕێزدار مەسعود بارزانیدا لە دەستپێکی هەڵبژاردنەکاندا بەدی دەکرا، باز لەوە دەکرا هەوڵ بدەن بە نەرمی بانگەشەی خۆتان بکەن. لەو ڕۆژانی هەڵبژاردندا تا چەند بربژێرانی پارتی دیموکراتی کوردستان هەوڵیان نامیان ڕەوانە بانگەشەی خۆیان بکەن. بێگومان هەر لە سەرەتای هەڵمەتی هەڵبژاردننی خولی شەشی پەرلەمانی کوردستان ئێمە وەک بربژێرانی لیستی ژمارە 190 هەوڵمان داوە پابەند بین بەو ڕێنماییەوە چکە بەڕاستی دۆخی هەرێمی کوردستان پێویستی بەوە کردووە کە هەموو قەوارە سیاسیەکان کە کار و بەرنامەی خۆیان هەیە بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان پێویست بۆ دەکات هەڵمەتێکی ئاشتی ئامێز بێت، هەڵمەتێک بێت کە پەیامی تێدا بێ بۆ هاوڵاتیان، هەم پەیامی ڕابردوو هەم پەیامی داهاتوش. پەیامی ڕابردووەوەیە کە تۆ بە دەنگدەرانی خۆت بڵێ من ئەمە پرۆژەکانم بۆ، ئەمە کارەکانم بۆ لە حکومەتدا، ئەمەش کار و خزمەتەکانم بۆ بۆ داهاتوش ئەمە ئەەکەم و ئەوە ئەەکەم. بۆیە پارتی دیموکراتی کوردستان کارنامەکەی ئەوەندە پڕ بووە کە پێویست بەوە نەکات نەخۆی ئیسیفزازکانە بەرامبەری ئیسیفزاز بکات، بەڵام بەداخەوە ئەگەر متابعە بکەیت لەگەڵ یا بەراوردێ بکەیت لەگەڵ کارنامەی لایەنەکانی تر ئەبینی لایەنەکانی تر هیچمان بەدی نەکرد لە کارنامەکانیان، هیچ بەدی نەکرا، یەک پرۆژە باز نەکراوە، یەکشت باز نەکراوە بڵێن ئێمە بۆ ئەم دەڤەرە کردومانە و لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش کردومانە. لەم بانگەشەی هەڵبژاردنە چه حزبێک باسی پرۆژەی کرد، چه حزبێک باسی خەمخۆری کرد، چه حزبێک باسی ئەمن و ئەمانی کرد، چه حزبێک باسی پەیوەندە دیبلۆماسیەکان و سەرکەوتنی هەرێمی کوردستانی کرد. ئەو حیزبەی کە لە حکومڕانیدایە، ئەو حیزبەی کە قەواری هەرێمی کوردستانی بەدەستەوەیە، ئەو حیزبەی کە خۆی بە بەرپرسیار دەزانێت لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان، ئەو حیزبەی کە خاوەنی دەستکەوتە نیشتیمانی و نەتەوەیەکانە، ئەو حیزبەی کە خاوەنی شۆڕشە نیشتیمانی و نەتەوەیەکانە، بناغەیەکی هەبووە لە خزمەت بۆ هاوڵاتیان، ئەو حیزبەی کە خۆی بە بەرپرسیار بزانێت بەرامبەر بە دەنگدەرانی و قیمەتی دەنگدەرانی بزانێت و پێویستی بە دەنگدەرانی هەبێت، بێگومان ئەبێ شتێکیش بچێنێت کە لە داهاتوودا بچێتەوە بەردەمی دەنگدەران و بیدورێتەوە بڵێ من ئەمانم بۆ کردووی. پارتی دیموکراتی کوردستان پێویستی بە دەنگی دەنگدەرانی هەیە. ئەمە زۆر گرنگە، بە تایبەتی ئەو پرسیارەی جەنابتان ئاراستەی بەڕێز دکتۆر سەرهەد دەکەم. بەخێر بیت. زۆر سپاسان دەکەم. سپاس بۆ جەنابتان. من خۆشحاڵم کە جارێکە بە دیداری هەرسێکتان گەشتمەوە لە بەرنامەیەکی تایبەتی لەم شێوەیەدا. کاک دکتۆر ئەمە گرنگە نیان خان دەیڵێت ئەوەی کە ئێوە بەرپرسیارەتیتان لەسرە بەرپرسیارەتێکی ئەخلاقیە، قورسە، بە تایبەتی بۆ بربژێرێک کە بربژێری پارتی دیموکراتی کوردستان بێت. ئێوە نەهاتوون وەکو حزب و لایەنەکانی دیکە بە سادەیی و یەکەم پرۆسەش بێبێنەنەوە با بڵێن بانگەشە بۆ خۆتان بکەن. بۆ بربژێرانی پارتی ئەم بەرپرسیارەتە گرنگە؟ بەڵێ بۆ سەرجەم بربژێرانی پارتی دیموکراتی کوردستان گرینگە کە بەرپرسیارەتی هەڵبگرن لە ئاسیم قۆناغی ئێستا ئێمە تێداینە بۆ
لەبەرەوەی پارتی دموکراتی کوردستان خاوەنی مێژوویەک و هەکبەیەکی جوانە لە دەستی ئاوەدانی و ئارامی کەوە پارێزگاریکردن لەمانەوەی قەواری هەرێمی کوردستان و ئەم ڕۆژگاری کە ئێستا ئێمە کوردستان پێی گەیشت و تێیدا بە ئارامی وە قسە دەکەین و بەرنامە دەکەین و بانگەشە بۆ خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکەین. بەڵێ گرنگیان بەرپرسیارەتەکە ئێمە بە شێوازێک مامەڵی لەگەڵ بکەین لە چوارچێوەی ئەو یاسا و ڕێسا و کار و پرۆگرامێکی ئێمە لە پارتی دموکراتی کوردستانەوە بۆماندانراوە ئێمە کاری لەسەر دەکەین بە شێوازێکی ئارام بانگەشەکەمان بەڕێوە بردووە و بە خەڵک دەڵێین و بە خەڵکی پارێزگای سلێمانی خۆشەویستیش دەڵێن کە ئەوە ئێمەین وەکو پارتی دموکراتی کوردستان جیاوازیمان هەیە لەگەڵ لایەنەکانی تر و حیزبەکانی تر و بربژێرەکانی تر جیاوازەکەی ئێمەش ڕوون و ئاشکرایە و دیارە فەرمون سیرکەن سەیری کار و پرۆژەکانی پارتی دموکراتی کوردستان کەن و هەر لە چوارچێوەیە کە ئێمە خاوەنی پارێزگاریکردن لە قەواری هەرێمی قەزی قەواری هەرێمی کوردستانین و بۆیە پێمان وایە کە هەر ئێمەش دەتوانین کوردستان بەرەو کەنارێکی ئارام ببین وەکو پارتی دموکراتی کوردستان چونکە خۆمان بە خاوەن دەزانین ئەوانەی تر خۆیان بە خاوەنی قەواری هەرێمی کوردستان نازان و هیچ پرۆژەیەک و هەکبەیەک لە پرۆژەکانیاندا نییە لە کاتی بانگەشە ئەسڵەن هەر لە دروشمەکانیشیانەوە سیرکە هیچ یەکیان پێ نییە جگە لە مەسلەی تونند و تیژی و وشەی زبر و ناخۆش کە بەکاری هێناوە بەڵێ بۆ بانگەشە کەچی ئێمە هەر بە وشەی ئارامی دەستمان پێکردووە هەر بە ئارامیش بانگەشەمان کرد ئەوە لە شەوەکانی کۆتایی پرۆسەی بانگەشەداین بۆ خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان بە ئارامی کارمان کردووە بە ئارامی هاتوینە بانگەشەیەکی جوان و لە ئاستی چاوەڕوانی خەڵکی کوردستانمان باشە ئەو خاڵی جەنابتان باسی دەکەن زۆر گرنگە پێم باشە لەم خاڵەوە بە میدیاخان بڵێم سپاس بۆ جەنابیشتان کە ئامادەن لەگەڵماندا میدیاخان تا چەند گرنگە ئینتیمای نیشتیمانی لە بانگەشەی هەڵبژاردنەکاندا لە دەست نەدرێت لە پێناو بەرژەوەندی یاخو مەرامێکی حزبی و دەنگێکی زیاتردا دەستان خۆش بێت طبعاً ئینتیمای نیشتیمانی بە وڵاتێک زۆر گرنگە هەموو وڵاتێکی ئینتیمای نیشتیمانی وڵاتەکەی زۆر پێخۆش و پێ باشە ئێمە هەرێمی کوردستان ئەوەمان لەبیر نەچێ هەندێک حزبی نەیار لە پشت تێکدانی ئینتیمای نیشتیمانیەوە بۆ لاوازکردین ئینتیمای نیشتیمانی بە تایبەتی تایبەتری کەینەوە لە لای لاوانمان پێیان وا بوو ئینتیمای نیشتیمانی لە وڵاتە کەم کەنەوە ئینتیمای نیشتیمانی نەماوە ئاڵای کوردستان چیە بەڵام نەخێر ئێمە ئەڵین پارتی دموکراتی کوردستان تاکە حزبە کە ئینتیمای نیشتیمانی لە نێو جەماوەرە پێ باشە پارتی دموکراتی کوردستان هەمیشە خاکی کوردستانە پارێزێت هەر چوار پارچەی کوردستانە پارێزێ پارتی دموکراتی کوردستان مەبەستێتی ئینتیمای نیشتیمانی لە نێو کوردستانە هەبێ خاک و وڵاتی خۆی خۆشەوێت لەبەرەوە ئێمە ژوەکو کاندیدانی پارتی دموکراتی کوردستان و بەربژارانی پارتی دموکراتی کوردستان هەمان پەیامی پارتەکەمان پێڕەو دەکەین پێمان خۆشە ئینتیمای نیشتیمانی ڕێبەر و سەرکردەیەکی وەکو ڕێزدار مەسعود بارزانی گرنگە کە سەرکردەی نەتەوە و نیشتیمانەکەت بێت بوونی جەنابیان هەمیشە گرنگە بۆ کورد و کوردستان هەمیشە گرنگە بۆ کورد و کوردستان نەک تەنها بۆ پارتی بۆ کورد و وەلایەنێکی سەرەکی ئینتیمای نیشتیمانیش بەڵێ نیان خەم بە هەر ئەم پرسیارە بخۆزمەوە بۆ لای جەنابتان یعنی کە باس لە ڕێزدار مەسعود مستەفا بارزانی دەکرێت جەنابی سەرۆک ڕاستە و ڕاست دەستکەوتە نەتەوەی نیشتیمانیەکانمان دێتەوە بەرچاو بە تایبەتی دەستکەوتێکی زۆر گەورە کە پرسی ڕێفراندۆم بووە لە ئێستادا گرنگە بۆ بەربژێرەکان بۆ پەرلەمانتارەکانی ئایندە کاری ئایندەییان لەسەر با بڵێن ڕێچکەنەتەوەی و نیشتیمانیەکە بێت کە یەکێک لە خاڵە گرنگەکان ڕیفراندۆمەکە ئێمە شانازی پێوە بکەین بڵێ بێگومان ئێمە دەستکەوتە نیشتیمانی و نەتەوەییەکان بە خەباتی و قوربانیدانی گەلی کوردستان و پێشمەرگە قارەمانەکان بەدەستاتۆ بە ڕابەرایەتی سەرۆک بارزانی و ئەوە نیو سەدەی خایاندووە تا کورد گەیشتووەتە مافە دەستوریەکانی خۆی تەنانەت لە ئێستادا کار لەسەر ئەوە ئەکرێت کە ئێمە دەستورێکی هەرێمی کوردستانمانە مافە دەستوریەکانی خۆمان مافە نیشتیمانی و نەتەوەیەکانمان لە چوارچێوەی بنەما و بنچینەکانی دەستورە عراقیە پارێزراوە لە ئێستادا حکوومەتی عراقی ئەوێت زەختێ بخاتە سەر هەرێمی کوردستان کە تەنەزول لە بەشێک لە مافە دەستوریەکانی بکات بۆژەوەندی عراقدا بێگومان پێیان وایە ئەم دەستورە لە کاتێکا کراوە کە عراق لاواز بووە و کۆمەڵگەی نێودەوڵەتی و هاوپەیمانان ئەم مافانیان بۆ کورد چەسپاندووە گەرنا کورد
شایستەیە و مافانە نین چکۆ ئێمە هەر لەسەر مافانە لەلایەن حکوومەتێک لە دوایەکانی عراقەوە چەوسێنراوینەتەوە قەتڵ و عام کراوی بۆیە ئێمە وەکو کاندیدانی پارتی دیموکراتی کوردستانی یەکێک لە کارنامە زۆر گرنگ و سەرەکیەکانمان لە خولی داهاتووی پەرلەمانی کوردستان هەستکردنە بەو مەترسەی کە لەسەر مافە نیشتیمانی و دەستوریەکانمان هەیە. ئەمە با من شەفاف قسە بکەم و مێژوش پەردەپۆش ناکرێت بە باش هاتبی بە خراپات بیت مێژوت بۆ خۆت نووسیوەتەوە مێژووی ڕەشمان هەیە مێژووی سپیمان هەیە باز لە مێژووی ڕەش دەکرێت باسی 16 ئۆکتۆبەر دەکرێت ئێمە لە 16 ئۆکتۆبەر داین لە مانگی ئۆکتۆبەر داین پارتی زۆر جات دەڵێن بەربژێرەکان دەڵێن لە 20 ئۆکتۆبەر دایمە وەڵامتان دەدەینەوە دەتانەوێت 16 ئۆکتۆبەرەکان لە ئۆکتۆبەرانە هێڵن یاخود ئەو سترێسە دەرونیەی کە ئێمە ئۆکتۆبەر دێت خەممان لێ دەنیشێت خەممانەکە 150 دووبار خاکی پیرۆزی کوردستان لە دەست نەیەینەوە ئەم پرسیارە هەڵدەگرم بۆ کاک دکتۆر بەڵام ئەوەی کە پرسیار بێ لە ئاراستی جەنابتانی بکەم ئەوەیە کە ئێوە دەتانەوێت هەنگاوێکی دیکە بنێن ئەو استقلالکردنی کە لەلایەن بەغداوە هەیە لە ڕووی یاساییەوە هەنگاوی بۆ بنێن کورد بە مافەکانی خۆی بگات تاوانەی کە یاسایی کە یاخود برگەی کە لە برگەکانی دەستوری یاسای عراقیدا لە دەست نەدەین ئێمە مافە نیشتیمانی و مافە دەستوریەکانمان چەسپێنراوە لە دەستوردا بەڵام لە ئێستادا مەترسی لەسرە بە هاوکاری و بە چاوساغی هەندێک لایەنی سیاسی نێوخۆیی کەواتە لایەنێکی سیاسی نێوخۆیی هەر کاتێک شتێک مەسلحەتێک لە بەرژەوەندیانە بێت شتێک لە بەرژەوەندیانە بێت یەکەمین هەڕەشەی چییە یا تێکدانی ئارامیە یا دروستکردنی مەترسی لەسەر قواری هەرێمی کوردستان یان مەترسی خستنە سەر مافە دەستوریەکانمانە ئێمە یەکێک لە کارنامەکانمان ئەوەیە کە کار دەکەین بۆ ئەوەی ببینە خاوەنی دەستورێکی نیشتیمانی بۆ ئەوەی هیچ لایەنێکی سیاسی نێوخۆیی دەرفەتی ئەوەی نەبێت کە بەڕێز پارێزەر ینی ئێمە دەستورێکی نیشتیمانی دروستکەین ئەم دەستورە نیشتیمانیە بە تەواوکردنی دەستوری عراقیە ئەخۆ دەستور لە هەموو دنیادا بنەماو بنچینەکانی دەستور هەر نزیکن لەیەکەوە چکە بەشێکی بنەماو بنچینەکانی دەستور پێویستە بە ماف و ئازادیەکان بەشێکیشی پێویستە بە سیستمی حکومڕانیەوە تۆ کە سیستمی حکومڕانی خۆتت دیاری کرد لە دەستوری خۆتدا یعنی هیچ لایەنێک ناتوانێت پێشێلی ئەو بنەما دەستوریان بکات هەرێمی کوردستان پێش ڕێفراندۆم دەستورێکی تایبەتی بەخۆی دیاری نەکرد بێت پێش ڕێفراندۆم پێشی بڕیا لەسەر ڕێفراندۆم بدرێت ئێمە پێش ڕێفراندۆم هەرێمی کوردستان خاوەنی سیستمێکی سیاسی دیموکراسی فیدراڵی خۆیەتی کە ئەم سیستمە فیدراڵیە دەستورە هەروەکو دەستور وایە کەواتە بەڵێ تۆ ئەزانی لە چوارچێوەی بنەمایەکی سیستمی فیدراڵیدا حەقت چییە و ئەرکت چییە و مافیشت چییە کەواتە ئەوەی کە حکوومەتی عراقییان لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە بەرامبەر بە هەرێمی کوردستان کردی بۆ ئێمە دەڵێن پێشێلکردنی بنەما و بنچینەکانی دەستورە بۆ چکە لە سیستمی فیدراڵیە هەر یەکە لە هەرێمەکان خاوەنی خۆبەڕێوەبردننی خۆیانن خاوەنی دەسەڵاتی سیاسی دەسەڵاتی ئیداری دەسەڵاتی حکومڕانی خۆیانن لە کاتێکە لە عراق ویستراوە کە ئەم دەسەڵاتانە هیچی نەمێنێ لە هەرێمدا کەواتە سیستمی فیدراڵی دیاری ئەکات کە تۆ هەرێمی کوردستان حکومڕانیە سیاسیەکەی تاکوێ و بەرپرسیارەتێکی تاکوێ و مافەکانیشی تاکوێیە خۆمە دیاری کراوە بەڵام تۆ چی ئەەکەی لایەنێکی سیاسی نێوخۆیی بانگەشەی ئەوە دەکات کە ئێمە ئازادین بڕۆین عراق لەبەرەوەی ئێمە لە چارچێوەی عراقدا دەژین ئەخە وەکو مبەڕیری خۆی لەوانەیە ئەمە بە ماخۆلی بزانێت بەڵام بۆ پرسەنەتەوەی نیشتیمانیەکە تۆ جەنابی سەرۆکی لە ڕیفراندۆمدا دەیگوت ئێمە دەتوانین کۆنتاکت و پەیوەندیمان لەگەڵ بەغداددا هەبێ وەکو دراوسێ باشە بڵێ ئەمان دەتوانن بەڵام دەبێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بزانن ئەم هەنگاوانی ئەم لایەنە سیاسیانە بۆ عێراق کەنایەن بارودۆخی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیان گەیاندە چه عقارێک هیچ کاتێک حکوومەتی عراقی جورئەتی نەئەکرد بەو جۆرە دەستبەرێ بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە بە 6 مانگ موچە نەنێرێت تا ئاستی بۆ نمونە برسیکردن و بێبەشکردنی بۆ چکە حکوومەتی عراقی ئەزانێت کە بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان لە شلۆقیدایە یا پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان پەیوەندیەکی ئاڵۆز و پەیوەندیەکی خراپە بۆیە ئەم ڕێگەی گرتوۆتە بەر کەواتە دەبێ هاوڵاتیان بزانن دۆخی موچە دۆخی قوتی ئەوان
چیە گەاندی ئەو ئاستە و بەهۆی چیەوە بوو بەڵێ ئەگەر ئەوان ئەتوانن ئەوە بکەن بەڵام دەبێت ئەمڕۆ سزا بدرێت لە 20 مانگا دەبێت هاوڵاتیان سزای ئەو لایەنە سیاسیانە بدات. کاک دکتۆر جەنابەت چی دەڵێیت؟ تێکەڵکێشی قسەکە من زۆر جار دەڵێن با پرسیار و وەڵام نەکەین ئەو بڵێن گفتوگۆیەکی هەرچۆن هەیە بابەتیانە لەبارەی دۆخەکە بکەین. بەڵێ من دەمەوێت لەوە دەست پێ بکەین کە ئێمە 2 ڕۆژی کردەچینە ناو یادی ڕاشترین ڕۆژی مێژووی دەکرێت بڵێن یادەشومەکەەوە. بەڵێ بۆی بەڕۆژناوی دەبین کە 16 ئۆکتۆبەر ئەم ڕۆژەی کە بۆتە هۆکاری ئەوەی کە ئێمە پارچەیەکی گرنگ لە خاکی کوردستان بکەوێتەوە بەردەستی دوژمنانمان و ڕاستە ئێمە لە ناو وڵاتێکی و عێراق داینەوە خاوەنی کیانی سیاسی خۆمانین کە قەوارەی هەرێمی کوردستانە بەڵام کە ئێمە بە ڕیفراندۆمان کرد ئەو کات بۆ ئەو بوو کە ئێمە سەرجەم ئەو ناوچانەی کە خاکی هەرێمی کوردستانن ئێمە ببین بە دەوڵەتێکی سربەخۆ و هەڵو مەرجەکەش زۆر گونجاو بوو و وڵاتانی ئیقلیمی وڵاتانی نێودەوڵەتی ڕاستە ئەوان پێیان ناخۆش بوو بەشێک لە وڵاتانی ڕاستە پێیان ناخۆش بووە کە ئێمە وەکو کورد ببین بە خاوەنی دەوڵەتی خۆمان بەڵام سەیری پرۆسەکەیان دەکرد چاوەڕێی وێنەکەیان دەکرد بزانن بە چ مەجالێکا دەڕوا بەڵام بەداخەوە ئێمە یەکگرتو نەبووین دیار بوو بە ڕوون و ئاشکرایی لایەنێکی سیاسی وەکوونیا خان دەڵێت لە نێوخۆی هەرێمی کوردستاندا یەکگرتو نەبووین تاوان زەفەریان بەڵێ ئەوان سەیری وێنەکەیان دەکرد سەیری پرۆسەکەیان دەکرد ڕاستە ئەوان وەکو ڕا کەس لەگەڵەوەدا نییانی ڕای ئەوەی کە ئێمە ببین بە دەوڵەتێکی سربەخۆ دژی ئەم بابەتە بوون بەڵام هیچیشیان نەکرد خۆ هیچ شتێکی وایان نەکرد بڵێ کە دژایەتەکەیان پێوە دیار بێت تەنیا لە ڕاگەیاندنەکانەوە و بەیاننامەکانیانەوە دیار بوو سیری وێنەکان دەکرد بزانن بە چ پرۆسێک و بە چ شێوازێک دەڕوابتە پێشەوە لایەنێکی سیاسی لە ناوخۆی هەرێمی کوردستان هەستا دەستی دوژمنی کرد خیانەتی 16 ئۆکتۆبەریان ئەنجام داهاتە سەر تەلەڤیزۆن بە ئیمزای سەرجەم بەڵێ بە ئاشکرایی وتی بێەوەی شەرم کا لە خەڵکی کوردستان بێەوەی شەرم کا لە دایکی شەهید بێەوەی شەرم کا لە خوێنی شەهیدانمان بێەوەی شەرم کا لە فرمێسکی دایکی شەهید هاتە سەر تەلەڤیزۆن وتی ئێمە خیانەتەکەمان کرد وتی ئێمە ئەوەمان کردنی و خیانەت وتی ئێمە ئەمان کرد بە شانازیەوە باسی کرد بەڵام لە کاتێکە ئێمە پرۆسەیەکمان ئەنجامدا بوو هەموو کوردستان هەموو کوردێکی بەشەڕەف لە ناوخۆی کوردستانەوە لە دەروی کوردستان لە پارچەکانی دەوروبەریشمانەوە چاوەڕی ئێمەیان دەکرد کە ئێمە زەنگی دەوڵەت بوون لێ بدەین کە ئێمە زەنگی سەرکەوتن لێ بدەین پرۆسەکە بە شێوازێک بوو کە هەمویان وتیان پیرۆزبایی دەکەین لە دەوڵەتی کوردستان کە دەوڵەتێکی تازە دروست دەبێت و مۆدێرن لەسەر دەستی جەنابی کاک مەسعود بارزانی سەرۆک بارزانیەوە باشە کە ئێمە دەمان ویست ئەمە بکەین بەڵام بەداخەوە بە بێشەرمی هاتنە سەر تەلەڤیزۆن و ڕایانگەیان ئێستا لە سەروبەندی هەڵبژاردنەکانداین باشە هاوڵاتیان چین و توێژەکان دەچنە سەر سندوقەکانی دەنگدان دەنگ بە بەربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان دەدەن ئەویان لە بیر ماوە کە ئەم کەسانە خیانەتیان کرد ئایا پرسیارە جەوەریەکەش ئەوەیە ئێستا خۆیان بە خاوەنی خیانەتەکە دەزانن یاخود خێر لە بانگەشەکان یان خیانەتەکان دەخەنەوە سەر پارتی ئەم کاتکە پرۆسەکە ئەنجامیدا ئەوان بە بێشەرمی قسەیان کرد باشە وتیان ئێمە ئەمە کردومانە و بابەتەکە بۆ شێوازەیە و کە ڕۆیشتۆ 150 خاکی کوردستانمان لە دەستدا و داستانی 20 ئۆکتۆبەری لێکەوتۆکە سام دەمەوێت لە کۆتایی قسەکان ئەو کات خۆیان بە خاوەن دەزانی بەڵام ئێستا کە ساڵی 2024 چەند ساڵێک تێپەڕیەوە بەسەر بابەتەکە و خیانەتەکەدا خۆیان لێبەری کردو دەڵێنەوە ئێمەنی نەکردومانە خەتاکە دەخەن ئەمە ڕووقایمیە چینە بە شانازی و ئێمە ڕیفراندۆمان ئێمە خاوەنێ بەڵام چی بکەین کە لایەنێکی سیاسی کە ئێمە پێمان وایە ئەمانە برای ئێمەنە بەڵام بەداخەوە خیانەتمان لێ دەکەن بە دژی کوردستان و خەباتی ئەمانەوە هەروە هاتووە و هەرواشیان کردو هەر بە خیانەت و خیانەتکاریەوە هێناویانە و دژی ئێمە بوونە دژی کورد و دژی شۆڕژگەری ئێمە بوونە باش دەمەوێت خەڵکی کوردستان ئاشکرا ببورەکەم دەمەوێت بۆ خەڵکی کوردستان ڕوون و ئاشکرا بێت و لە پێش چاویشیانە نابێت لە بیریان چێ نابێ خیانەتی 16 ئۆکتۆبەریان لەبیر چێ نابێت داستانی 20 ئۆکتۆبەریان لەبیر چێ کە هاوکاتە لەگەڵ ڕۆژی هەڵبژاردننی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە چەند ڕۆژێکمان 20 ئۆکتۆبەر 20 ئۆکتۆبەریان نابێت لەبیر چێ 20 ئۆکتۆبەر ڕۆژێکە باشە دەتەوێت بڵێت 20 ئۆکتۆبەر یا 16 ئۆکتۆبەر لە 20 ئۆکتۆبەر دەکەنەوە تەماشێکە من مەبەستم ئەمەیە بۆی پەیامەکە ڕوون بێت نابێت خەڵکی کوردستان خیانەتە شومەکەی 16 ئۆکتۆبەریان لەبیر چێکە لەلایەن لایەنێکی سیاسیەوە کە 150 خاکی کوردستان من لە دەستدا و نابێت ئەو لایەنەشیان لەبیر چێکە داستانی پردێ و سەعیلەیان تۆمار کرد لە 20 ئۆکتۆبەرەکەنیان ئێشت
هێزی دوژمن بەرامبەر هەرێمی کوردستان و داگیرکاری هەرێمی کوردستان بێکە ئەوان لە کەناڵەکانی خۆیان و دایانوت ئەوە لە حاجومەرانەوە هێز داخل بوو، ئەوە لە پردەوە هێز داخل بوو، لە سعلا هێز داخل بوو، ئەوە کوردستان گرا، ئەوە هەولێر گرا، ئەمە بانگەشیان دەکرد لە کەناڵەکانی خۆیان بە ئاشکرایی ئەم هێزە بێ ئەوەی شەرمکە لە خوێنی شەهیدانمان. بۆیە داستانی پردێ و سەحێلای لێکەوتەوە کە هێزی پێشمەرگە بە سەرکردایەتی ژنابی سەرۆک ئەوەیە کە ئەم ڕاشکێنەکان ناوبانگمان دەرکرد بۆ داعش بەزێنین کە ئەمە کە ئێستاش دوژمنانمان پێی سەرسامن چۆن بە هێزێکی وەکو پێشمەرگە کە ئەمە ڕوویدا لوتی دوژمنمان شکاند و نەمان ئێش بێتە سەر کوردستان. بۆیە پێیان دەڵێم ئەم داسانەتان لە بیر نەچێت کە هاوکاتە لەگەڵ ڕۆژی 20 ئۆکتۆبەر کە یادی داسانەکە دەکەینەوە بستنە سەر سندۆقەکانی دەنگدان هەر هەمویان دەنگدەن بە سەڵتەنەوەتی پارتی دیموکراتی کوردستان و لە ناویشیانە. ئەمە گرنگە با ڕووی پرسیارەکانم بکەم لە بەڕێز میدیاخان ئێستا ئێمە ئێستا لە ئۆکتۆبەردان یعنی کە وەکو لەگەڵ هەواڵانی بەڕێزا باسم کرد کە دینە ئۆکتۆبەرەوە ترسمان لێ دەنیشێت. ئێمە تا چەند هەوڵ دەدەین ئۆکتۆبەر بکەینە ئۆکتۆبەرێکی خۆشی بە تایبەتی هەنگاو بنێن بۆ ئەوەی کە 16 ئۆکتۆبەر بکەینە سەرکەوتنی 20 ئۆکتۆبەر. جا من پێم خۆش بوو جەنابی کاک دکتۆر هەرباسی ڕێفراندۆمەکەی کرد لە کاتی ڕێفراندۆم سەرجەم لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان شانازیان پێوە کە ڕێفراندۆم کرا هەمووی بە شانازی و باسی ڕێفراندۆمیانەکە. ئەگەر بەهاتایە و ئەم پرسە گرنگە سەری بگرتیان پرسە نیشتیمانی گەورەیە سەری بگرتایە هەموو لایەنەکان خۆیان بە خاوەنی ئەزان بەبرابەشی دەزانی. دواتر چیان کرد ئەوان دواتر هەمووی دژی ڕێفراندۆم وەستانەوە جاری کرد. ئەوەمان بیر نەچێ لە سۆشیال میدیاوە لە ڕاگەیاندنەکانەوە هەر یەکێک لەوانە کە ئەهات گفتوگۆ لێدوانی باە شانازی پێوە بەڵام لە دواترا ئەمەیان نەکرد و خۆیان بێبەری کرد لەوەی کە لە ڕێفراندۆما بەشداریان کرد کە پرسێکی ئێمە باسی پرسێکی نیشتیمانی دەکەین کە پرسی ڕێفراندۆم وەک پارتی دیموکراتی کوردستان هەمیشە چونکە خۆی بەخاوەنی خاک و نیشتیمان نەزانێ ئەم پرسە زۆر گرنگە لە لای ئەوەمان بیر نەچێت ئێمە باز لە ڕژێمی بەحسەکەین زۆرجار بۆ نەوەکانمانی ڕوون شیەکەینەوە کە لە ڕژێمی بەعسیات چ شتێک گوزەری کردو و چ شتێک بوو. ڕژێمی بەعسی هەسا بە ئەنفالکردن و بە کیمیاباران میلەتی کوردی چەساندەوە لە ناوی بن. ئێستا حکوومەتی عێراقی هەستاوە بە بڕێنی بوجە و موچەی هەرێمی کوردستان قوتی میلەتی کردو جارێکی تر دەیەوێت ئەو ئەنفال و ئەو کیمیابارانە کە بەسەر میلەتی کووردا کردی ئەم جارە بە برسیکردنی هەرێمی کوردستان. باشە بەڕێز میدیا ینی پێ دوایە ئەمە مبەڕیرە واقع نییە کە لەلایەن بەغداوە بۆ هەرێمی کوردستان دروست دەکرێت وەکو بیانویەکە چونکە لە ڕووی یاساییەوە ڕەنگە خاتونیان زیاتر بتوانێت لە ڕووی یاسایەکەەوە لە ڕووی دەستورەوە زیاتر قسەی لەسەرکە بەڵام حکوومەتی عێراقی بە کۆمەڵی خەڵک کە نەیاری پارتی دیموکراتی کوردستان هەر ئەوان بۆ پارتی بکەینە ئەوە بۆ نەڵێن نەیاری هەرێمی کوردستان نارانی هەرێمی کوردستان و بەتایبەتی ئێستا کە ئێمە باسی پارتی دیموکراتی کوردستانەکەین سەرۆکی حکوومەت لە ئێستاە چونکە پارتی دیموکراتی کوردستانە لە حزبی پارتی دیموکراتی کوردستانە ئەوان ئەیانەوێ هیچ سەروەریەک لە ئێستادا تۆمار نەکرێ بۆ هەرێمی کوردستان لەژێر سڵ لە جەنابی مەسرور بارزانی کە سەرۆکی کابینەکە بێت. باشە ئەگینە ئەگەر ئەم قەوارەی هەرێمی کوردستانە هەموو نار ئەم حزبە سیاسیانە یەک بوونایە لە نێو ئۆڵی پەرلەمانی بەقا قەوارەی هەرێمی کوردستان بەم سەرکەوتوتریش سەرکەوتوترە بوو بەم شێوەی ئێستا بەڕێز کاک دکتۆر ئاماژەی پێە ئێمە دەوانتوانی لە دەستکەوتەکانی ڕێفراندۆمی زۆر گەورەتر دەرکەوێت و ئەو 151 خاکی پیرۆزی کوردستانیش نەکەوێتەوە ژێر چەپۆکی بەغدا و ئەو تاریک پەرستانەی کە پەلەماری کوردیاننا بەدڵنیایی ئێستش دەبێت لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەبێ بە یەک دەنگ بە یەک ڕنگ لە نێو هۆڵی پەرلەمانی عێراقا داکۆچی لە مافەکانی میلەتی کورد بکەن. یعنی ئەگەر بێت و داکۆچی لە مافەکانی میلەتی کورد نەکەن و یەک نەگرن میلەتی کورد ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر. باشە بەڕێز پارێزەر بۆ ڕیفراندۆم قسەیەک هەیە بۆ وتن ئێمە ئەمە دەڵێن دەستکەوتە بەڵام زیاتر لای بەڕێستانە چییە؟ ڕێفراندۆم بۆ میلەتی کورد دەستکەوتە ئەگەر نا بۆ میلەتانی سەر تاسەری جیهان ئەم مافە مافێکی دەستوریە مافێکی دەستوریە و بنەما دەستوریەکەشی دەگەڕێتەوە بۆ میساقی نەتەوەی گرتوەکان واتە بۆ پەیماننامەی نەتەوەی گرتوەکان کە لە دوای جەنگی جیهانی دووەم لە ساڵی 1946 بڕیاریان لەسەر ئەم مافەیاوە بۆ چکە و کاتە دەوڵەتە بێهێزەکان و دەوڵەتە بچووکەکان لەژێر ئینتیدا بوو دەسەڵاتی دەوڵەتە داگیرکەرەکان و دەوڵەتە زلێزەکان بوون
ئەو بۆ دەربازبوونیان بۆ ئەوەی کە ئیتر کۆتایی طبعاً کە نەتەوەی گرتوەکان لە دوای جەنگی جیهانی دووەمەوە میساقێکیان دانا کە ئیتر ئەبێت جەنگ دروست نەبێت ئەبێت کۆمەڵگەی نێودەوڵەتی ژیانی سەرجەم میلەتەکان بپارێزێت بۆیە یەکێک لەو مافە دەستوریانە لە چوارچێوەی ماف و ئازادیە بنەڕەتیەکان بریتی بوو لە مافی بڕیاردانی چارەنووس واتە ئەم مافەدرا بۆ میلەتانەی کە لەژێر دەستی دەوڵەتە داگیرکەرەکان بوون بۆ ئەوەی چارەنووس بێگومان ئەو کاتا لەو سەردەمانەدا بارزانی نەمر ڕێکخراوێکی سیاسی کە پارتی دیموکراتی کوردستان و بنەمایەکی دامەزراوەی هەیە بۆ ئەم مافە دەستوریەی نەتەوەی گرتوەکان شۆڕشی مەزنی ئەیلولی هەڵگیرسان تێکۆشیوە 10 ساڵی خایان لەژێر بنەمای چی شۆڕشەکە خۆی لەژێر چی دروشمێکا بوو دیموکراسی بۆ عێراق فیدراڵیەت بۆ هەرێمی کوردستان فیدراڵیەت بنەماکەی چی بوو بنەماکەی مافی بڕیاردانی چارەنووس بوو تۆ نەتەوەی گرتوەکانە مافی یاوە بە تۆ چی دیەیت لەسەر تەلەڤیزۆن ئەڵێیت ئەم مافە کاتی نییە بۆ میلەتی کورد کەواتە بەڕێز پارێزە پێتان وایە ئەمانە کە لە ئێستادا سیاست دەکەن مێژووی کوردیان نەخوێندوێتەوە؟ باش لە مێژوەکە دەزانن و ئەزانن کە مافی بڕیاردانی چارەنووس بۆ میلەتی کوردیش زەرورە و مافێکی دەستوریە و مافێکە کە بۆ سەرجەم میلەتانی دنیا جاری لەسەر دراوە میلەتی کوردیش لەو ئاست و مستەوایە کە شایانی ئەوە بێت خاوەنی دەسەڵاتی خۆبەڕێوەبردنی خۆی بێت بەڵام ئەوان کێشەکەیان لەگەڵ دەسەڵاتی خۆبەڕێوەبردنی هەرێمی کوردستانە کە ئەگەر ئەم دەسەڵاتە ببێ بە دەوڵەتێکی سربەخۆ سبەینێ حکومڕانیەکی سەلیم حکومڕانیەک لە چارچێوەی سیستما دەکات ئەمان بەرژەوەندەکانیان دەکەوێتە مەترسیەوە ئەمان دەیانەوێت هەرێمی کوردستان هیچ کات نەبێ بە خاوەنی دەوڵەتێکی سەربەخۆ و لەژێر سیستمێکی عەشوایی خێڵەکیدا دەست بەسەر سەرۆت و سامانی هەرێمی کوردستانەدا بگرێت ئەمان چۆن لە هەرێمی کوردستان گەیشتون؟ ئەمان پێیان وایە هەرێمی کوردستان کوورەیە بۆ ئەوان کوورەیە بۆ بەڵێ پێیان وانە هەرێمی کوردستان هەرێمێکە کە شایستەی ژیانکردنە بۆ میلەتەکەی ئەمە لە شەستەکانەوە ئەم نیەت و نیازە هەیە بێگومان ئەگەر ئەو نیەت و نیازە نەبێت لە هەموو دنیا یعنی ئەوان نازانن چوار عەقڵ و چوار سیاسی و چوار یاساییان تێدا نییە کە لە سیستمی حکومڕانیدا هەر کیانێک و هەر قەوارێکی سیاسی ئەگەر لە هەڵبژاردنەکەدا بووە خاوەنی زۆرترین دەنگ ئەبێ ئەولایەنە دەسەڵاتی سەرجەم سێکتەرەکان بەدەست بێنێت ئێدەی خۆ لەوەتای لە ساڵی 1990 و پارتی دیموکراتی کوردستان براوی هەموو هەڵبژاردنەکانە یەک بازنەی یان کرد بە فرەبازنەی ئەکەنەوە بە یەک بازنەی چوار کورسی لەم لاکەمەکەنەوە لەو لازیای ئەکەن هەر پارتی یەکەمە بێت هەموو ڕێگەکان تاقی ئەکەنەوە لە کۆتاییشدا نایەوەن پارتی دەدەنەوە تخوا ڕەحمم پێ بکە وەزارەتێکم بەر وەڵاهی پێم وابێ هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەموویان سوودمەند بوون لە دەستی پارتی دیموکراتی کوردستان ئێمە وەکو کادرانی پارتی هەمیشە یەکێک لە گلەکانمان لە سەرکردایەتی خۆمان ئەوە بووە کە ئێمە بەنگ کۆکەینەوە بۆ حیزبەکەمان حیزبەکەشمان وەکو خێر و خێرات ئەیە لایەنەکان یەکێتی نیشتمانی کوردستان و حیزبە بوو کە لە ساڵی 2009 پشتی شکا پارتی دەستی گرت پارتی دەستی گرت هەموو لایەنە سیاسیەکان بڵێن بە ڕەحم و سەدەقەی پارتی هاتە نێو حکوومەتەوە مبالەغە نەبێت بێگومانینا هەر هیچی نەمابوو هیچی نەمابوو دکتۆر چی دەڵێت ینی وڵای ئەمە ڕوونە باشە بۆ هەموو خەڵکی کوردستان ڕوون و ئاشکرایە بەڵام ئێمە قسەکانمان زیاتر بۆ ڕووی خەڵکی خۆشەویستی پارێزگای سلێمانیە بەڵام باشە بمبورە تخواکار دکتۆر مەبەستمەکە ئێمە باس لە مێژووە دەکەین باس لەم دۆخە سیاسیە دەکەین ئامانجمانە لە کاتی هەڵبژاردنەکاندا لە کاتی دەنگداندا هاوڵاتیان و چین و توێژەکان ئەم واقعیان بۆ ڕاست بێتەوە کە پارتێک هەیە کە پێوترە پارتی دیموکراتی کوردستان وەکو پارتێکی نەتەوەی نیشتیمانی لە ئەمڕۆی کوردستاندا فریاد ڕەسە دەبێت هاوڵاتیان ئەمە بزانن دەیزانن ئەمڕۆ ئێمە دەمانەوێت بۆشیان ڕوونکەینەوە وە بیریشیان بێ باش خەڵکی کوردستان ئەمڕۆ ئەم شتانە هەمووی دەزانێت بەڵام بەشێک هەیە لە ساڵانی ڕابردوو کەوتۆتە ژێر کاریگەری ئەو ئێرهابی فکریەی کە لەم سنوورە لەلایەن ڕاگەیاندنەکانەوە کە بەدەستێکی دەرەکی و ناوخۆیەوە کار لەسەر خەڵکی ئێمە کراوە لە پارێزگای سلێمانی ئەوەیە کە وایان پێشانداوە پارتی دیموکراتی کوردستان بەم جۆرە نییە کە حیزبێکی پڕسەروەری و مێژووی و پارێزگاریکردن لە قاوەرەی هەرێمی کوردستان دەکاتەوە و تاکە حیزبە کە دەستی ئارامی و ئاوەدانی هەیە لە هەرێمی کوردستان بۆیە ئێمە دەمانەوێت ئەم جارە و بۆ خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان پێیان بڵین ئەم جارە سیرکەن و پارتی دیموکراتی کوردستان هەڵبژێرن
چیتر بە دوایی بانگەشەی نادروست و ئێرهابە فکریەی کە لە ساڵانی ڕابردوو لەلایەن ئەم حیزبانەوە لێتان کراوە مەکەونە ژێرکاری گەریانەوە و خەبەروەرن هەسن لە خەو ئەم جارە پارتی دیموکراتی کوردستان هەڵبژێرە دەنگ بدەن بە ١٩٠ هەمووتان و بۆ ئێمەش بە ئەم 4 ساڵە دەرفەتێک بێ بۆ پارێزگای سلێمانی با دەستی ئاوەدانی و ئارامی ئێمە بگا بە ئێرە و مێژووی پڕسەروەری ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە لە سلێمانیەوە ئێمە خەباتمان کردووە و مێژوویەکی جوان و پڕسەروەریمان هەیە بەڵام بە هۆکارێک و بە چەند هۆکارێکە لە ساڵانی ڕابردوو ئێمە نەمانتوانیوە لەم سنوورە و ڕێگامان پێ نەدراوە دەستمان گراوە خزمەتی خەڵکی خۆمان پێیارە بۆیە دەمانەوێت ئەم جارە دەرفەتێک کە چەند ڕۆژێکمان ماوە بۆ 20 ئۆکتۆبەر پێیان دەڵێن هەمووتان بڕۆن بۆ سەر سندۆقەکانی دەنگدان دەنگ بدەن بە ١٩ پارتی دیموکراتی کوردستان و بۆ 4 ساڵ دەرفەت بدەن بە ئێمە و با ئێمە دەستمان دیار بێ و شوێن پەنجەم ئێمە دیار بێ مێژوو ئێمە دیار بێ بۆ 4 ساڵی داهاتوو لە پارێزگای سلێمانی بۆەوەی پێشانی هەموو دنیا بدەین کە ئەوە ئێمەی دەتوانین خزمەتی ئەم پارێزگای باشە بە پێشانی خەڵکی خۆشمان بدەین ئێمەینە ئەوانە هیچیان پێ ناکرێت باشە و هیچیان لە هەک بەدانیە جگەل لە خۆ فشکردنەوەی قسەی بازاڕی بەداخەوە مێژوو دەشێوێنن دەستکاری دەکەن قسەی نابەجێ دەکەن هیچ شتێکی وایان پێ نییە کە سەروەری پێ بکەن و پێی بنازێن ئەنی بەچی دەنازێن باشە هەر هەک بەیان پڕی خیانەت و چەوسانەوەی خەڵکی فەقیر و هەژار و دەستەمۆکردن و ناشارەزاییکردنی خەڵکە بە هۆکاری ئەوەی دەستێوەردانە لە کاروبەری ڕۆژانی خەڵکە لە چاواشەکردنی خەڵکە لە ئەوەی کە نێڵن دەستی خزمەت گوزاری بگا بە خەڵکە و حەزیەتدانی خەڵکمانە هەرگیزی تریان نییە باشە ئەمە مەخاڵێکی زۆر خراپە ئێوە بەڕێز میدیاخان دەتانەوێت ئەم عەزیەتدانەی کە بەڕێز کاک دکتۆر باسی دەکات ببنە ڕەوێنەوەی خەم و عەزیەتەکانی شاری سلێمانی بەدڵنیایی ئێمە بە جەماوەری شاری سلێمانی و دەوروبەری ئەڵ بە هەمان شێوە لە بیستیدا بچنە سەر سندۆقەکانی دەنگدا بۆ ئەوەی ئەم جارە متمانە بە پارتی دیموکراتی کوردستان بکەن بۆ ئەوەی بتوانین خۆشگوزەرانی و ئاوەدانی لە هەرێمی کوردستان وەکو هەموو شوێنەکانی لە سلێمانیش بەردەوام بێت ئەوەمان بیر نەچێ 78 ساڵ پارتی دیموکراتی کوردستان خاوەنی خەبات و ماندوو بوون هەمیشە دروشمەکانی پارتی دیموکراتی کوردستان لە خزمەتی میلەتی کووردا بووە هەمیشە دروشمەکانی پارتی کوردستان پێمان ئەڵێت ئێمە حەزمان بە خزمەتکردنی میلەتی کووردا هەنیا جار لێرە و لێرە ئەبیستین بۆچی پارتی دیموکراتی کوردستان نەیتوانیوە هەمیشە بەراوردی ئێوە بەراوردی سلێمانی و هەولێر باشە پرسیارێکی جەوهەری لێرەدا هەیە پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی خۆی دەدزێتەوە خۆی دوور دەخاتەوە یاخود چیە پارتی نەیتوانیوە لەم سنوورەدا وەکو هەولێر ئاوەدانی خۆشگوزارانی دروست پارتی دیموکراتی کوردستان خۆی بە خاوەنی هەموو شار و شارۆچکەیە کە زانێ لە هەرێمی کوردستان ڕەنگە پارتی دیموکراتی کوردستان چەندین جار هەوڵی ئەوەی دابێ پرۆژە لە شاری سلێمانیا بکاتەوە و جەماوەری سلێمانیش بکاتە ئەو خۆشگوزەرانی هەبێت بەڵام ڕەنگە ڕێگریەک هەبوو بێ لە بەردەمی ئەم پرۆژانەیە کە نەیانتوانیوە پرۆژەکان لە هەرێمی کوردستانە وەکو هەولێر جێبەجێ بکرێت لە هەولێر کە جێبەجێ کراوە هەمیشە پێمانەڵێن هەولێر سڵتەی خۆتانە بۆیە جێبەجێ کراوە بەڵام ئێمە ئەم جارێکە بە جەماوەری پارتی دیموکراتی کوردستان ئەڵێن بۆ تەنیا جارێکیش بێ متمانە بە پارتی دیموکراتی کوردستان بکەن هەمیشە ئەم دروشمە زۆر جار دووبارە ئەەکەینەوە بەڵام ئەم جارە ڕووی دەممان لە هەموو جەماوەری کوردستانە پێیان ئەڵێن هەریەکێ لە ماڵەکانی خۆتانە ئەم جارە خۆتان بە بەربژێرێک بزانن بۆ سەرکەوتنی لیستەکەی پارتی دیموکراتی کوردستان و بۆ خۆشگوزەرانی ئێوە بۆ ئارامی و ئاوەدانی ماڵەکانی ئێوە دەتانەوێت چی بۆ سلێمانی بکەن دەمانێت زۆر شت بۆ سلێمانی بکەین پارتی دیموکراتی کوردستان و سەرجەم بەربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستانی لە ئێستادا کە بانگەشەمان کردووە هیچ شتێکمان نەکردووە هیچ بانگەشەیەکیمان نەکردووە کە نەتوانین جێبەجێکی بەڵێن یەکمان نەیاوە کە نەتوانین جێبەجێکی ئێمە پێیان ئەڵێن سلێمانیش بە شێوەی هەولێر لەکەین ئەتوانین لە ڕووی خزمەت گوزاریەوە زۆر باشتر خزمەتی سنووری سلێمانی و دەڤەری سلێمانی بکەین بۆ نمونە تەنها تەرکیز لە سەر شاری سلێمانی ناکەین گەرمیانی خۆشەویستی ژەڵێن ڕاپەڕێنی ژەڵێن دەڤەری شارە زووری ژەڵێن پێیان ئەڵێن ئەتوانین خزمەتی زیاتریش بەم سنوورانەتان بۆ بکەینەوە خاڵێکی گرنگ هەیە زۆرجار لە ڕووی گەشتیاریەوە ئەم ناوچی سلێمانی شوێنی گەشتیاری زۆر خۆشی تێدایە بەپێی تموحی گەشتیاریەکە خزمەت بەم شارە نەکراوە ئێمە زۆر جار باس دەکەین دەڵێن ئەم ناوچانەی سلێمانی ئەگەر یەکەم و دووەم نەبن تا چوارەم
لە ڕۆ گەشتیارێکەوە لە پێشن یعنی گرنگیان پێدەدرێت لە ڕووی گەشتیارێکەوە بەڵام ئەوەی کە گرنگی پێنادرێت خزمەت گوزاریەکان و ئاوردانەوەی زیاتری ئەم سیاسەتەیە بە تایبەتی لەو شوێنانە ئەمە ئەبێ خاڵێکی گرنگ بێت کە لە سبێنێ خوددا بیکات ئێوەی بربژێرانی پارتی دیموکراتی کوردستان پێداگیری لەوە بکەن کە سلێمانی دەبێت ئاوڕی زیاتری لێ بدرێتەوە. بەدڵنیایی کارنامەی پارتی دیموکراتی کوردستان کارنامەیەکی پڕۆ پوختە. کارنامەی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەوە ئاوەدانی کوردستانایە هەر بۆ نمونە لە کەرتی کشتتوکاڵیەوە باس بکات هەتا پرۆژەکانی کەرتی لە بۆ گەشتیاریش ئەمە خزمەت بە هەرێمی کوردستان نەگەیەنین ئێمە بەڵام لێرەدا کە ئێمە کەرتی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەگەر بێت و باسی دەڤەری شارە زوور بکەین دەڤەری شارە زوور لە ڕووی کشتتوکاڵیەکەوە خاکێکی بەپیتە بەرەکەتی هەیە بۆ کشتتوکاڵانی ئێوە سوودمەند لی زۆر بە پشتیوانیان نەبوو ئەگەر بێت و پارتی دیموکراتی کوردستان لەم سنوورە دەستی ئاوەدانی بۆ ئەم سنوورانە درێژکە کەرتی پیشەسازیش و کەرتی کشتتوکاڵیش و هەموو پرۆژەکانی کەژ لێرە جەبەجێ دەکەین. خاڵێک هەیە هەر تەواوکەری قسەکەی بەڕێز میدیاخان لە ماوەی با بڵێن کابینەی بەڕێز مەسرور بارزانیدا یەکێک لە خاڵە ئەساسیەکان هەناردەکردنی هەناری هەڵەبجە کە جەنابیشتان بۆ خۆتان هەڵەبجەین هەنارەکەشتان خۆشە یعنی هەناری هەڵەبجە هەنارێکی جوانە و لە نێو وڵاتانیشدا ئەتراف پێکراوە ئەوە نەبووە تەنها با بڵێن مەبەست لە هەناردە هاوردەی هەرێمی کوردستان لەگە وڵاتاندا بێت تا چەند گرنگە بەڕێز پارێزە ینی شتەکانم تەنها قانونی نەبن لە ئاستی جەناب ئەوەکەین گرنگە وەکو کابینەی بەڕێز مەسرور بارزانی کە گرنگی پێەیە لە ئایندەیە زیاتر گرنگی بە کوشتتوکاڵ و بەرهەم خۆماڵەکانی هەرێمی کوردستان بدرێت. بەڵێ کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان جختی کردوێتەوە لەسەر کەرتی پیشەسازی و کەرتی کوشتتوکاڵ و کەرتی بازرگانی چکە ئەم سێکەرتە کەرتێکن کە ئەتواندرێت هەلی کار بۆ ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان فراهەم بکرێت. کابینەی نۆ بە استراتیژیانە بە بەرنامە کاری کرد بۆ ئەم سێکتەری هەڵبژاردووە لەبەرەوەی هەرێمی کوردستان بودجەکەی بڕا لە دوای ساڵی 2014ەوە ئێکە بودجە بڕا یعنی هەرێمی کوردستانیش ناتوانێت دەرچوانی زانکۆ و پێمانگاکان دابمەزرێنێ چکە بودجەی لەبەردەستانیە بۆیە هەوڵیدا کە ئەم گەنجانی ئێمە بێ ئیش و بێکار نەمێننەوانێ بێن لە ناو سێکتەرەکانی بەدیلی پێەیە بەڵێ لە ناو سێکتەرەکانی بواری بازرگانی و پیشەسازی و بواری کشتتوکاڵیدا کار بکەن لە بواری کشتتوکاڵیدا جەخت کرایەوە لەسەر چی دابینکردنی ئاسایشی خۆراک بۆ ناوخۆی هەرێمی کوردستان و جەخت کرایەوە لەسەر پرۆژە ئاودێریەکان وە گەمی جوتیاران ینی لە ئێستادا لە ناوخۆی هەرێمی کوردستان پێویستی بە 700,000 تەن گەنم هەیە بەڵام زیاد لە 1 ملیۆن تەن گەنم بەرهەم هاتووە ئەمە شتێکی زۆر باشە کە تۆ ئاسایشی خۆراکی هەرێمەکەت بپارێزی دواتر وەک بەڕێزت باس لە هەندێک شتی تر کرد لە شاری سلێمانی شاری سلێمانی سروشتێکی زۆر جوانی هەیە بەڵام ئەگەر خاوەنی هەبێت لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی گەشتاریەوە بەڵام ئەگەر خاوەنێکی ڕاستەقینەی هەبێت خاوەنی نییە هاور دەکراون هاور دەکراون یعنی چی من لەوە تێناگەم هاور دەکراو یعنی بۆ نمونە ئێمە سلێمانی خاوەنە ئەسڵەکەی بابانیەکانە باشە بەڵام ئایا ئێستا بابانیەکان حکومیەکات یان کەسانێکی تانی دەسەڵات و بەرپرسیاتی سلێمانی بەناو هەیانە بەرپرسیاتێکی باشیان نەبووە چەندین ساڵە خەڵکی سلێمانی چاواشە دەکەن بە حساب ئەمان ساحێبی سلێمانی تەنزە لەو سیاسیانەی کە ئەمڕۆی سلێمانیان نەیانتوانیەوە بەڕێوەی بەرن تۆ خاوەنی ئەم شوێنیت بەڵێ ئەگەر خاوەنی ڕاستەقینی ئەم شوێنە بیت هەوڵ نادەی بە جوانترین شێوە پاک و خاوێنێکی ڕابگریت یعنی چی سروشتی سلێمانی ئەوەندە جوانە با باسی شار باژێر بکەین باشە شار باژێر ئێمە وەکو کاندیدان سەردانی شار باژێرمان کردووە ئەزانی ئەو خەڵکاڵێکی ئەڵێ ئێمە باشترین ژینگەیە بۆ بەخێوکردنی ماسی
باشترین ژینگەیە بۆ بەخێوکردنی ماسی و چەند پرۆژەیەکی تریش باشە بۆ تۆ نایدەستی ئەم هەموو خەڵکە لەو شوێنەیە بگریت کە ئەو مەشروعیان وەڵامەکەی چی دەبێت هاتوون شارباژێر بۆ بەچی ئاخر ناچۆن دانیشێت مەبەستیان نییە آخر چۆن ئەو شوێنانە ئاوادانەکەنەوە بۆ جوتیاران سبینێ جوتیاران بڵێن ئەمە شوێنی ئێمە و ئەمە مەنتیقەی ئێمە تۆ ئاگاد لێ نییە شارباژێر 1-2 ساڵە کراوە بەچی کراوەتە عسکەرتاریەت شارباژێر شایستەی ئەم دیمەنەی ئێستەیانەکە هەرچی بە ناوی قولەی عسکەری و بە ناوی هینی مەکتەب سیاسیانەوە یان بواری سەربازیان هەمووی بردوۆتە شارباژێر شوێنێکی گەشتیاریە شوێنێکی سەربازی گەچەڵ بە هاوڵاتی فەقیرەکە دەفرۆشن بە ناوی تەجاوز و ئەم سەرۆسرە تا عەرزەکەی و ماڵەکەی و مڵکەکەی داگیر دەکەن بێگومان ئەوە شارباژێریان وێران کردووە دامێنی چیای گۆیژە من خەڵکی ئەسلی سلێمانی ئەگەر سپاس دەکەم ئەگەر فەرمانڕەوەی ئەم سلێمانیە بوو مازانی چی بیا کرد چکە ژینگەیەکی زۆر جوانی هەیە دامێنی چیای گۆیژە لە شوقەکانی گۆیژەوە هەتاوەکو با دەستنیشانی کەین هەتاوەکو لای تایتانی ئەکریا یەک مزگەوتی گەورەی جوان باشە بە جۆرێک کە تۆ سەرنجی هەموو مسلمانانی جیهان ڕابکێشیت بکرێ بێن سەردانی بکەن دەکرا نەخۆشخانەی هیوا بگوازرێتەوە بۆ ئەو شوێنە باشە دەکرا بینایەکی جوان بۆ بە ساڵات جوان بکرێت بینایەکی جوان بۆ منداڵانی بێسەرپەرشتیان بۆ لەبەرەوەی ئەم چینانە پێویستیان بە مڕاعات بریندارن و پێویستیان بە مڕاعاتی دەرونی هەیە با ئەم ژینگە جوانە لە خزمەتی ئەو چینەیە بێ ئەی ئەمان هاتوون چیان تیا کردووە هاتوون بینایەکی گەورەی نازانم ئەمە بە چه عقلێکی سیاسی و بە چه عقلێکی بازرگانی و ئەم پرۆژیان لەویا دروست کردووە یەک شوقەی زلیان دووسێ عماریان بەرز کردەوە بۆ ئاسمان هەر دامێنی چیاکەیان گرتووە تۆ ئەبێ بزانی لە دامێنی چیاوە هەوای پاگێت بۆ داخلی ناو شارە بێت هەناسەی شارە وە سروشتێکی جوانی شارە بەڵام ئەمانە نەویژدانیان هەیە نە ئیمانیان هەیە نە کەرامەتیان هەیە لەکوێ مەسلحەت و بەرژەوەندیەکانیان قازانجێکی زیاتریان بۆ بکە لەیا بینا بازرگانەکان لێرەدا پێشمەرگەکان لەو شاخەدا بەرگریان لە خاکی پیرۆزی کوردستان دەکرد لەو کاتەیە کە سەرکەوتوو دەبوون دەست و مشتیان بە نێو خاکەکەدا دەکرد و ماچیان دەکرد ئەوسا پێشمەرگەکان وا بیریان دەکردەوە ئەمان خاکەکە ڕادەماڵن و دەیکەنە ئەو بینا و هەناسەکەی هاوڵاتیەکانی هەرێمی کوردستانیش دەبڕن ئەمە کارەساتەکە لە ئەمڕۆدا دروست بوون و جەناویشتان جوانتان گوت ئەمانە هەناردەکراوی نێو سلێمانە گنا کەسێک کە خاوەنی خاک و وڵات و نیشتیمانی خۆی بێت من تەسەوریەوە ناکەم دەست بۆ ئەم خاڵە نەرێنیانە بەرێ لە خاک و شارەکەی خۆیدا برای بەڕێزم ئێمە موهەندیسەکانمان دامەزرێنەری سیستمی هەندەسی شارەکەمانە ئێمە لە شاری سلێمانی موهەندیسەکە لەسەر دزی هین نەکرا ئەی کاکە لە ناو محافەزەی سلێمانیە پارەی وشکە ساڵی نەدزرا و نەخورا ئەی لە ناو چەند فەرمانگەیترا پارەی هاوڵاتیان نەدزرا ئەی بانقەکان ئەمە هەمووی لە دەڤەری سلێمانیان ڕوویاوە ئەی تۆ بەتەمای سلێمانی ببێ بەچی کاک دکتۆر سلێمانی دەبێ بەچی سلێمانی تا لە سەردەستی ئەمانە بێ دەسەڵاتی ئەمانە بێ دۆخی خراپتر و بەرەو خراپتر دەڕوە و ڕۆژ بە ڕۆژ ئارامی خۆی لە دەست دەدا و خەڵک دڵنیانیە لە سەروەت و سامانی خۆی ماڵی خۆی وەبەرهێنەران هەڵدێن گەنجانمان کۆز دەکەن بەرەو ئەوروپا و گەنجانمان بەشێکی ترتوشی مادە بێهۆشبەرەکان دەبن و سروشتی جوانی شاخەکانمان وەکو پارێزەر باسی کردکە تێک دەدەن ژینگەکەی دەشێوێندرێت و جادەکانمان خراپتر و خراپتر دەبێ و قوتابخانەکانمان زیاتر لە ئاستی پەروەردەی دادەبەزێ و زانکۆکانمان پاش دەکەوێ و کارگاکانمان ئەو کارگانی کە هەمانن ڕادەوەستێ کاروباری ئیش و کاری ڕۆژانەی خەڵک دوا دەکەوێت ئەوانە زیاتر بە شێوازێکی پۆپۆلیستی خۆسەپێن دەوێنەوێت دەست بەسەر ئەم شارە زیاتردا بگرن سیاسەتی پۆپۆلیستی لەم شارەدا خزمەت بەم شارە ناکە نەخێر نایکە ئەمە بەهێز و باز و حەزەڵات و ئەمانە ناکە کە لەسەر ستەیجا خۆی بادەدات و نمایشیکی سەربازیانە دەکا و پێشاری خەڵک دەکات ڕقی لەم جۆرەیە ئەمە ئەسڵەن لەگەڵ دابوو نەریتی کوردەواری ئێمە ناگونجێ هەر ئەو قسەی جەناوی پارێزەر ڕاستە کە دەڵێ ئەمانە هەنار دەکراون بەڵێ دروستە ئەمانە هەنار دەکراون و خاوەنی سلێمانینی ئەسڵەن ئەمانە خاوەنی کوردستانیش نینە هیچیان پێ نییە جگە لە خاک فرۆشتن جگە لە خیانەتکاری جگە لە جنێو فرۆشی جگە لە چاواشەکاری گوشتن و بڕین و تاڵانکردن و سەروەت و سامانی خەڵک بردن یەکشتی تریان پێ نییە وەگەر خەڵکانی کیشیان لەگەڵدایە ئەم خەڵکانی کە لەگەڵ واندایە لە دووان دەڕۆن و
بەشان و باڵی وان دەڵێن بڕوا بکە ئەگەر بێت و مەترسیوانیان لەسەر نەبێت لەیان هەڵدەگەڕێنەوە ئەسڵن لەگەڵ یاندانن وە خەڵک حسابیشیان بۆ ناکە بەس ترسێکیان دروست کرد ترسیان لە گیانی خۆیان لە ماڵیان لە ژیانیان تیرۆرکردنی چاچی دەڵێ لە کەبابچی دەڵێ لە سەربازی دەڵێ لە خەڵکی پیا و ماقول دەڵێ لە پیاوی ئاینی دەڵێ سڵیان لەکێ کردوەوە لە ئافرەت لە کاندنی TNT بەس ئۆتۆمبیلی هاوڵاتیانەوە یعنی کەسایەتی سەربازەکان کە پێشتر لەگەڵ یانکردنی کەسایەتی بەداخەوە ناشەرعی بۆ خەڵکردنی خەڵک دەست لە چی دەپارێزن لە یەکشت ناپارێزن چکە ئەمانە خۆیان ئەسڵان خۆیان بە هیچ شتێک نازانن ئەمە شتێکی وڵاتێکی تریان ئەمە هەنگاوێکی زۆر خراپە کاک دکتۆر کە کاری لەسەر دەکرێت ناو و پێگەی هەرێمی کوردستان خراپ دەکەن ئەمانە کاک دیلمان ئەمانە هیچی بەلایەنەوە گرنگ نییە بڕوا بکە هیچ پێگەی هەرێمی کوردستان خاکی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان خوێنی شەهیدان خەبات و قوربانی دانی کورد و خەڵکی ئێمە هیچ شتێکیان بەلاوە گرنگ نییە یەک شتیان بەلاو گرنگ خۆیان لە عەزەڵات فشکردنەوەی خۆیان لەسەر ستەیج نمایشی سەربازی خۆیان گوشتن و بڕینی خەڵک زینی پارەی خەڵک سەروەت و سامانی خەڵک و بردننی بۆ وڵاتی قسە بکەین ئەمە پێوەرێکی نە سەقافیە نە سیاسیە نە دیبلۆماسیە هیچ پێوەرێکی نییە ئەمە چه سیاسیەکەن کە لە ئەمانە نە سیاسینە نە خوێندەوار هیچیان نییە ئەسڵان سەربازیش دینە ئەوانە ئەسڵان ئەتەکێتی سەربازیشیان نییە نیانە ئەسڵان ئەمە ئەتەکێتێکی جوانی سەربازی کوردەواریمان هەیە ئێمە پێدەوترێت پێشمەرگە باشە پێشمەرگە ڕەمزە هێمای فیداکاری گەلەکەمان ئەمانە ئەوانشیان هیچ شێکیان تێدا نییە باشە پرسیار ئاراستی بەڕێز میدیاخان لە سلێمانیدا هەوڵی بە نەخوێندەوارکردنی منداڵەکانمان دەدرێت پارساڵ بینیمان ئەمە هەنگاوێکی خراپ تیرۆرمان باس کرد وەستانی هەناسەمان باس کرد ژیانمان باس کرد چی ماوە لەم شارەدا نەیکەن جا من پێشەوەی ئەو وەڵامی جەنابە بەڵێ وەڵام بەمەوە پرسیاری جەنابێت باسی گرنگی ئاسایشی خۆراکمان کرد ئێمە لە هەرێمی کوردستان ئەو خواردانەی بۆ نمونە کە ئێران هاوردەیەکا بۆ هەرێمی کوردستان ئەو خۆراکە نییە کە جەماوەرەکەی خۆی ئەیخوات لەبەرەوە پێویستە ئێمە لە هەرێمی کوردستان هەوڵێک بین بە دروستکردنی کارگەیەکی گەورە ئێمە دەشتی شارە زود بە پیتە زۆر بە پیتە قاکەکەی بۆ کۆمەڵێ بەروم هەر بۆ نمونە تەماتەی هەیە ئەم تەماتەی ئەتوانی لە کارگەکانی خۆمانە بەبێ هیچ ماوادێکی حافیزە و بە تەندروستریش کارگەیەک دروستکەین ئەو دەرچوانەی کە دەرچوانی پسپۆڕی لەو بوارەیە کشتتوکاڵی لەو بوارە پیانەوترێ پسپۆری خۆراکی ئەمانە بیهێنندا بمەزرێن لە نێو ئەم کارگانەیە ئەو نەخۆشیانەی کە ئێستا کاریان بۆ فەرهامەکرێت و زیاتری ژەبێت لە ڕۆ بارە تەندروستیەکەشەوە تەندروستتر جەماوەری کوردستان تەندروسترێخوا ئەوانەی کە لە دەرە هەوار هەناردەی هەرێمی کوردستانەکرێن هەندێک جار لە بازگەکان بەبەستم لە ژووری کۆنتترۆلی خۆراک پاراستنی خۆراک دەرناچێت بەڵام ڕەوانەی هەرێمی کوردستان نەکرێت نەخۆشخانەی هیوان نمونەیە کە لەوانەیە کە ئەم خۆراکانی ئێمە خۆین نەخۆشخانەی هیوان نمونونەکەی من هیوادارم بە هەموو بتوانین بە دروستکردنی کارگەیەکی گەورە و هەلی کار زیاتر لە هەرێمی کوردستانە بەڕەخسێنین بۆ ئەوانەیە کە دەرچوانی ئەم قۆناغەن لێرە دەرچوانی پسپۆری خۆراکن ئاوادانکردنەوەی گوندەکان ئاوادانکردنەوەی گوندەکان بۆ ماست و بۆ پەنیر و بۆ ئەو بابەتی بەرهەمە خۆماڵیەکان بۆ هاور دەبێت لە دەرەوەی هەرێمی کوردستان بێتە نێو پارێزگاکانی هەرێمی بۆ ئێمە هەناردەی نەکەین یاخود بۆ ئێمە نین بە تەندروستتر بە جەماوەری خۆمانی بین کەواتە لەو حاڵەتەیە بژانەوەیەکی باش لە هەرێمی کوردستانە ڕوو لە هەرێمی کوردستانەکە هەلی کاری زیاتریش بۆ دەرچوانە ڕەخسێنین کە لەویا بەشدا ئەمە مەخاڵێکی گرنگە وەکو بەربژێرانی پارتی دیموکراتی کوردستان ببنە هەنگاوێک لەو هەنگاوە ئیجابیانەی کە حکوومەت لە ئایندەدا دەینێت ینی بەڕێستان هەر یەکە و لەلایەکەوە ببنە هەڵگری ئەو قورساییانەی کە لەم شارەدا هەیە بتوانن کاراسانی بکەن و ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیەکان و چین و توێژەکان دروستکەن ئەمە کارێکی زۆر باشە نیان خان لە کۆتایی بەرنامەکە نزیک دەبمەوە بەداخم بە ئەسەفم بۆەوەی کە نەمتوانی حەقی تەواوەتی بە قسە تێر و تەسەلەکانی جەنابتان بم بۆ حەق بە دەوڵەمەندەی ئەم بەربژێرە باشانی پارتی دیموکراتی کوردستان بدەم کە ئێوە دەتانەوێت لە ئایندەدا دەنگی هاوڵاتیان بەدەست بێن و بچنە پەرلەمانەوە ببنە زمان و پێگەی هاوڵاتیان و چین و توێژەکان کاتی بەرنامەکەم تەواو بوو لێرە و لێ زۆر جار لە بەرنامەکاندا باسم دەکرد دەمگوت
فلێکسەکانتان لێ دەکرێتەوە سوکاتی بە فلێکسەکان حرمەتەن بۆ جەنابتان سوکاتی بە فلێکسەکانتان دەکەن ئەوان دەستیان بە ئێوە نەدەگەشت تۆڵەیان لە فلێکسەکانتان دەکردەوە ئەمە کارێکە لە بنچینە و لە پێگە و لە ڕۆشنبیری سلێمانیەکان دەوەشێتەوە یاخود نا لەوانە دەوەشێتەوە کە هەناردەی هەرێمی کوردستان و سلێمانی کراون شاری سلێمانی شارێکی گەورەیە شارێکە ناسراوە بە شاری ڕۆشنبیری شاری نالی و سالم و کوردیە شایستەی ئەوە نییە ئەم شارە کەرامەتی تێک بشکێندرێ ئێمە بۆیە وتمان ئەمانە هاور دەکراون چکە تاوانی گەوریان لە شاری سلێمانیە ئەنجام داوە هەم دەرحەق بە کاندیدەکان هەم دەرحەق بە خەڵکی سلێمانیش ئەمان ئەگەر بەخەم پێگەی یاسایی و قانونی ئەم شارەوە بوونایە کارێکی ناشرینیان نەئەکرد بەرامبەر بە گەنجەکانی ئەم شارە و برسیکردنی خەڵکو وە بەرامبەر بە فلێکسی لایەنێکی دیاریکراویش لە هەڵمەتی بە خۆتان ناوێرن بە فلێکسەکان بێگومان بەڵام ئێمەش لە پەرلەمانە ئەوەی کە چەندین ساڵە ئەوان دەرحەق بە خەڵکی سلێمانیان کردووە بەوەی کە داهاتی ئەم سلێمانیەیان بۆ پرۆژە و مەشروعەکانی خۆیان بەکارهێناوە و هەرچەندە حکوومەتی هەرێمی کوردستان پێی وتن کە لە کابینەی نۆداوتی با هەموو داهاتی پارێزگاکان بکرێ بە داهاتێکی نیشتیمانی بۆ پرۆژە خرج بکرێ ئەمەیان نەکرد بەڵام بۆ لەمە بەدووە ئێمە لە ناو پەرلەماندا سلێمانیان لێ دەکەینە دۆزەخ بە جۆرێک بە یاسا مامەڵەیان لەگەڵدا دەکەین و دەبێت داهاتەکانی ناوخۆی هەموو پارێزگاکانی سلێمانی بە نیشتیمانی بکرێت و لە چوارچێوەی دەستی حکوومەتی هەرێمی کوردستاندا جا ئەم حکوومەتەی هەرلایەنێکی سیاسی بێ ئێمە گرفتمان نییە بەڵام نابێت لە دەستی حیزبێکی خێڵەکی ئەم دەڤەرەدا بمێنێتەوە دەبێت تەسلیم بکرێتەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان و بە هەمان شێوەش دەبێت هێزی سەربازیش بکرێتە هێزێکی نیشتیمانی هەر بە یاسا لەگەڵ هەیە بەهێز و ئیرادەی پارتی دیموکراتی کوردستان و دەنگدەرەکانتان کابینەی نوێ سەرۆکایەتەکەی لەلایەن ڕێزدار مەسرور بارزانیەوەیە ئینشاءالله بێگومان سەرکەوتنی پارتی دیموکراتی کوردستان زۆر ڕوونە زۆر لەبەر چاومانە چکە ئێمە کە ئەچینە ماڵەکان لە دەڤەری سلێمانیە باوەڕکە هەموو خەڵک پێی باشە لەم قۆناغەدا پارتی دیموکراتی کوردستان قسەی خۆت وەکو بربژێر ئێمە وەکو بربژێرانی پارتی دیموکراتی کوردستان کارنامەکەی ئێمە کارنامەی لیستەکەمانە بە شێوازێکی گشتی بەڵام خۆم وەکو پارێزەرێک کە ژمارەکەم 50 هەوڵ دەدەم لە ناو پەرلەماندا هەمیشە پێگەی پارتیمان پێگەیەکی یاسایی بەهێز بێت و بە هەمان لە هەموو ئەو ڕوانگانی کە پارتی هەیەی بۆ دۆخی و گوزەرانی ژیانی هاوڵاتیان بە یاسایەکی بتە و ئێمە کاری لەسەرکەین هیوام سەرکەوتنتانە بە هیوام جەنابتان لە پەرلەماندا ببینمەوە و ئەو هێز و ئیرادە و بەهێزیەتان کە ئێستا هەیە ڕوبەڕووی پەرلەمانی بکەنەوە لە پێنا و پێداگیریکردنی مافەکان و تەواوی چین و توێژەکانی بە تایبەتی تر کوردستان و سلێمانی سپاس بۆ جەنابتان من ئەگەریش دەرنەچم لە کۆتاییە هەموو بەربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان هەمویان ئیرادە و هێزن جامامە سیفاتێکی زۆر جوانی بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستانە کە هەمووتان بەم شێوەیە کۆ دەبنەوە یەک دەنگن یەک هەڵوێستن و حرمەتم بۆ جەنابتان وەکو هەندێک لە لایەنەکان عینادی و تەشەنوج لە نێوانتانە بەدی نەکرا ئەمە شانازیە بۆ پارتی و بۆ ڕێبازی پیرۆزی بارزانانی دووبار سپاس بۆ جەنابتان کاک دکتۆر کۆتا قسەت وە شتێک کە گرنگ بێ بەلای بەڕێستانەوە و لە بانگەشەی هەڵبژاردننا قسەیە کرابێت لای بەڕێستان ڕنگدانەوەی هەبێ بتەوە وەڵامی بێتەوە چییە؟ وەڵا لە کاتی بانگەشە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو سەرەتای قسەکانیشمان ئەومان کرد دووبارە دووپاتی دەکەینەوەیە کە ئێمە بە ئارامی بانگەشەی خۆمان کردووە و هیناومانە تا ئێرە بەڵام دیار بووە لایەنەی کە هەڵتۆقیون هەڵپەرستن شێوازی چۆن بانگەشەیان دەکرد ئەو لایەنانە دیارن هەمویان لە یەک کارگەوە ئینتاج کراون و هەمویان دروشمەکانی وان هەمویان دیارە و چۆن جنێویان دەفرۆش هەر مایکێکیان بێتە پێش و لەسەر ستەیجا دوو خەڵک بۆیان خڕبێتەوە ژنێو دەدەن بەشێ بە پارتی دیموکراتی کوردستانی شتێکی تریان پێنیە لەمە زیاتر یەک شتی تریان پێنی ئەمانە بۆیە لە کاتی بانگەشە و قسانی کە ئەوان کردویانە ئێمە لێرەوە پێیان دەڵین و زۆر بەڕوونی و ڕاشکاوی پێیان دەڵین هەموو ئەو دروشمانێکی ئێوە هەڵتانگرت و هەموو قسانێکی ئێوە لە ماوەی بانگەشەیە کردوتانە پێتان دەڵێن ناتوانن و پێشتان ناکرێت
و هەر ئێمەینە کە دەمانەوێت کوردستان بپارێزین، هەر ئێمەینە کە دەمانەوێت وەکو پارتی دیموکراتی کوردستان لە قۆناغێک دەبین بۆ قۆناغێکی گەشتر و گەشاوەتر و کوردستان ئاوەدان و ئاوەدانتر دەکەینەوە و ئارامی سەرجەم شار و شارۆچکە و گوند و گوندەوارەکانی کوردستان بەلای ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان زۆر گرینگە و ڕۆڵ و پێگەی خۆی هەیە بۆ هەموو تەواوی خەڵکی کوردستان بێ جیاوازیکردن لە بینی جیاوازی بیر و بۆچوونی سیاسی خزمەتی هەمویان دەکەین باشە و پێیان دەڵێن کە ئەو قسانێکی ئێوە کردوتانە گوایە لە دوای 20 ئۆکتۆبرەوە هەرچی ئەندام و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستانە لە پارێزگای سلێمانی و ئیدارەی سەربەخۆ ڕاپەڕین و گەرمیانەوەیە کە دەمان نێرنەوە بۆ هەولێر و دهۆک ئەوە خەیاڵتان خاوە ئەوە ئێمەینە کە پێتان دەڵێن ئەوە ئێمەینە پێتان دەڵێن وەکو پارتی دیموکراتی کوردستان خەیاڵتان خاوە ئەوە ئێمەینە دوای 20 ئۆکتۆبر کۆتایی دێنین بە هەرچی کاری نایاساییە لەم سنوورە ئەوە ئێمەینە پێتان دڵێن کۆتایی دێنین بە بازرگانیکردن و بە کارگەکانتانی مادەی هۆشبەرەوە ئەوە ئێمەینە پێتان دەڵێن کۆتاییتان پێدێنین بە ڕێگاتان پێنادەین بۆ کارە نایاسانی کە دەرحەقی بازرگانیکردن بە مرۆڤ دەکەن لەم پارێزگا خۆشەویستەوە خەڵک هان دەدەن بۆ کۆچکردن و گەنجانمان هەڵدەدەن بۆ کۆچکرد و ئێمەینە پێتان دەڵێن دەتان نێرینەوە بۆ کۆڵانەکانی لەندەن کە لێرەوە چیتر جێگاتان نابێتەوە بەم ستایلە بەم شێوازە ئەوانە دەنێریتەوە بۆ کۆڵانەکانی لەندەن کە بە ئێوە دەڵێن دەتانێنینەوە بۆ بڵێ بە ڕوون و ئاشکرای لە پێش خەڵکە وایان وتوە لەسەر تەلەڤیزیۆنەکانەمە کارێکی خراپە ئەمە ئوستاز کۆتا قسەی جەنابتان وەڵام من کۆتا قسەم ئەوەیە کە بۆ خەڵکی خۆشەویستی پارێزگای سلێمانی ئیدارەی ڕاپەڕین گەرمیان ئەگەر دەتانەوێت دەستی ئارامی و ئاوەدانی ئێمە لە 4 ساڵی ئایندا لەم پارێزگا خۆشەویستە گەشە بکات جادەکانتان بۆ دروستکەین جادەی 100 مەتری 120 مەتری 150 مەتری دەنگت با بۆ ژمارە 190 پارتی دیموکراتی کوردستان بێ ئەگەر دەتەوێت مناڵەکەت لە دەستپێکی خوێندنە هەتا کۆتایی خوێندنە بەردەوام بێ لە خوێندن و لە کاتی خۆیان بچێت بۆ خوێندن و تاقیکردنەوەکانی بکە و ئاسی کەرتی خوێندنی پەروەردە بەرەو پێش بچێ ئەوە دەنگ دە بە پارتی دیموکراتی کوردستان ئەگەر دەتەوێت بە ئارامی بخەوی و بە ئارامی هەڵسی بچیتە سەر کارەکەت و نەترسی لە ڕفاندن و تیرۆرکردنە دەنگ دە بە پارتی دیموکراتی کوردستان ئەگەر دەتەوێت لەسەر کۆمنتێکی فەیسبووکی سوۆشال میدیایە نەگیرێت و شوێن بزر نەکرێت دەنگ دە بە پارتی دیموکراتی کوردستانە ئەگەر دەتەوێت کەرتی کوشتتوکاڵ لەم پارێزگا خۆشەویستە بژانەوە بەخۆ بینە بەرەو پێش بچێ و ئاکەرتی ئاژەڵداری بەرەو پێشچێ ئەوە دەنگ دە بە پارتی دیموکراتی کوردستان ئەگەر دەتەوێت کەرتی گشت و گوزار هەنگاوێکی گەورەتر و بەرەو پێش بنێت و وەکەرتی گەشت و گوزار لەم پارێزگا خۆشەویستە لەو شوێنە شارە و شارۆچکە گشتیارانی کە ئێمە هەمانە لە پارێزگای سلێمانی بژانەوە بەخۆ بینێت و هەلی دەرفەتی داهات بۆ ئەم سنوورە زیاد بکات و خەڵک ڕووی تێ بکە ئەوە دەنگ دە بە پارتی دیموکراتی کوردستان و ئێمە دەمانەوێت 4 ساڵی گەشانەوەی پارێزگای سلێمانی لەسەر دەستی ئێمە دەبێت چیتر ئەوانە ناتوانن ڕێگریمان لێ بکەن لە ڕابردوو کە ڕێگریان لێ کردوینە هەڕەشەی ئەویان لە ئێمە کردووە کە شەڕی ناوخۆ هەڵدەگیرسێ ئێمە لەبەر کەڕامەتی و پارێزگاریکردن لە کەڕامەتی مانەوەی قەوارەی هەرێمی کوردستان کە نەمانویستوە شەڕی ناوخۆ ڕووبدا لەبەر ئەمە بووە ڕێگریان لێ کردوونەکە ئێمە وەکو حکوومەتی باشەکانی ڕابردوو نەمانتوانیوە لێرە وەکو پارتی دیموکراتی کوردستان دەستی ئاوەدانیمان هەبێت و بە خزمەتگوزاری پێشکەش بە خەڵک بکەین بۆیە ئەم 4 ساڵی داهاتوو 4 ساڵی گەشانەوەی هەرێمی کوردستانە بۆیە ڕێگەیان پێ نادەین 4 ساڵی تەواو جیاواز دەبێت ئەو جارە ئەوە ئێمەینە بۆیان دیاری دەکەین چی بکەن و چی نەکەن چیتر لە ئێمە لێیان سڵ ناکەینەوە چیتر قوربانی بەمە نادەین وەکو پارتی دیموکراتی کوردستانە و ئەم حکوومەتی کابینەی دێم کە دروست دەکرێت لە سەردەستی کاک مەسرور بارزانی و پێیان دەڵێن لێ ئێستاوە سەرۆکی کابینەی حکوومەتی دێمی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانیە سەرۆکی کابینەی 11می حکوومەتی هەرێمی کوردستانیش هەر کاک مەسرور بارزانی سەرۆکی هەرێمی کابینەی 12می حکوومەتی هەرێمی کوردستان هەر کاک مەسرور بارزانیەوە ئێمە بڕیار دەدەین کە مدیر نەعیەک لەم پارێزگا خۆشەویستە دابنرێ بە ئۆکەی کاک مەسرور بارزانی هیوام لەش ساقیتانە سەرکەوتوو بۆ ژمارە 38 سەربایز بێ لە لیستی 190 بە هیوام سەرکەوتندانە بە هیوام بەڕێز شتان لە پەرلەماندا ببینمەوە بەم هێز و توانە باشەوە بەم دڵسۆزیەوە بەم کارامەیەوە بەم پسپۆڕیەوە ئێوە ببنە هیوا و چاوساغی ئەو هاوڵاتیانەی کە چەندین ساڵە بە ئیرهابی فکری چاویان گیراوە بەو دەنگە دلێر و زوڵاڵەوە لە پەرلەمانی کوردستان سنگەرێک دەبین بۆیان داکۆکی لە مافڕەوەکانی لەشتان ساڵ خەڵکی خۆمان دەکەین لە پارێزگای دووبارە سپاس کە لەم بەرنامەدا لەگەڵمان بەڕێزیت بەڕێز میدیاخان ناتوانن دروشمێکی جوان بوو پارتی هەڵی گرت و لە زاری شیرین کەلامێکی وەکو بەڕێز مەسرور بارزانیەوە درا بە گوێ هەموماندا ئێوە لەژێر ئەم دروشمەوە دەتانەوێت لە ئایندەدا خزمەتی باشترکەن وەڵامی ئەوەم بەرەوە کۆتا قسەی جەناویشت ئێمە کە ئەڵێن ناتوانن هەڵبەتە لە پێگەی حیزبەکە و لە هەیئەی
حزبەکە و سەیری ئەواکەین کە ئەڵێن ناتوانن ئێمە لە سەرەتای بانگەشەی هەڵبژاردنمان تا ئێستا هەموو سەرجەم بەربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان خۆم هەمیشەیەکێ بووم لەوانە تەشیر و ناوزڕاندنم بە هیچ کەسێک نەکردو پێشمان خۆش نەبوو تەشیر و ناوزڕاندن بە هیچ کەسێ بکەین هەمیشە بە زمانێکی نەرم دواوین و بە زمانێکی نەرمیش تا کۆتایی ئەدوین چونکە ئێمە پێمان وایە زمانی زبر و بەکارهێنانی هەندێ وشەی نەشیا و تەشیرکردن ئەمە لە خزمەتی دروستکردنیش بە دڵنیایی تەشیر و ناوزڕاندنی بە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان کرد هەر کاندیدە لە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان خاوەنی سم ئەو پێگەیەکی خۆیەتی ئێمە نەمانویستەوە خۆمان بێنی نەخوار و جوابی وەڵامی ئەو بینەوە لەبەرەوە هەر کاندیدە لە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان زۆر لەوە گەورەترە کە ئەو تەماشای کرد ئەمە گرنگە و ئەمەوێ لێرەدا بەڕاستی من سوپاسێکی بێپایان دەستی یەکەیەکەی کارمەندانی تەلەڤیزیۆنی سلێمانی و میدیاکارانی سلێمانی کە هەمیشە ماندوو نەناسانە بەبێ ماندوو بوون شەو و ڕۆژیان خستە سەریەک لە خزمەتی بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان و ناساندنیان بوون ئەمە خۆی لە خۆیە ئێمە ئەم ڕۆڵەی میدیا و میدیاکاران بەرز دەنرخێنین ئەمە وەکو خانمێکی میدیاکاریش کە پسپۆڕەکەتانەوەیە چونکە شانازی بە میدیا و میدیاکارانەوەکەم و تەلەڤیزیۆنی سلێمانیش کەناڵی سلێمانیش یەکێک بووە لە جوانترین کەناڵەکان کە خزمەتی بە کاندیدەکان و بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان کردووە من ئەمەوێ بڵێم وەکو کاندیدی ژمارە 48 وەکو کاندیدی ژمارە 48 لەسەر لیستی سەدونەوەی پارتی دیموکراتی کوردستان هەمیشە بەم شێوازە دەمێنینەوە کە ڕفتار و کردارمان هەبێ لە نێو دەنگدەرانی خۆماندا هەمیشە جارێکی کە ئەگەڕێنەوە نێو دەنگدەرانمان بۆ سوپاسی یەک بەیەکی ئەو خانەوادە بەڕێزانەژەکەین کە دەرگاکانیان بۆ ئێمە واڵا کرد و سەردانمان کردن جۆمان لە کێشە و مەعاناتەکانیان کرد بە هیوای بتوانین بە هیواین بتوانین ئەگەر سەرکەوتنمان بەدەستێنا وەکو کاندیدی ژمارە 48 چوینە نێو هۆڵی پەرلەمانی کوردستان هەمیشە لە خزمەتی هەموو دەنگدەرانی خۆمانە ئەبی ئەو دەنگدەرانی کە دەنگیان بە ئێمە یابێت دەنگیان بە ئێمە نایابێت ئێمە ئەگەر بەر کاندید دەربچین لە نێو هۆڵی پەرلەمانی کوردستان بین هەموو دەنگدەرەکان دەنگدەری ئێمە بوون و دڵنیاشتانەکەینەوە سەرکەوتنی هەر کاندیدێک لە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان سەرکەوتنی هەر هەمومانە بەبێ جیاوازی ئێمە خۆشبەخت بووین کە لەگەڵ کۆمەڵێ بربژێرە یەکمان ناسینی ئەو بربژێرانە خۆی بۆ ئێمە سەرکەوتنێکە لە کۆتایی لیستەکەی پارتی دیموکراتی کوردستانی بەهێزتر دەکات بەدڵنیایی سەرکەوتنی ئێمەکەڵێن ئێمە لە سەرەتای ئەڵێن سەرکەوتنی لیستی سەدونەوەی پارتی دیموکراتی کوردستان سەرکەوتنی هەمومانە و لە نێویشانە هەر بربژێرێک سەرەکەوێت سەرکەوتنی هەر هەموو من پێم خۆشە بەو شێوەیە هەمووتان وابیرتان کردەوە لە ماوەی ڕابردوودا زۆرێک لە بربژێرەکان من بەرکەوتنم هەبوو لەگەڵیاندا بە تایبەتی لەم بەرنمەیەدا هەوڵماندا شڕۆڤە و بیرۆڕاکانیان وەرگرم ئەوەی کە دەست من کەوت ئەم پەروەردە جوانەیە کە لەلایەن قوتابخانی بارزانیەوە بە تەواوی بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان درراوە دووبارە سپاس بۆ هەر سێ بربژێر و هەر سێ کەسایەتی بەتوانە هیوادارم هەر سێکتان لە پەرلەماندا ببینمەوە بە ئاواتم ئەم توانە باش و هێزە باشە کە هەتانە ببنە هێزێک ڕوبەڕووی ئەوانە ببنەوە کە دەیانەوێت ئشکال یا ئەرقەلە بۆ ئایندەی هەرێمی کوردستان و بۆ قواری هەرێمی کوردستان دروستکەن دووبارە سپاس بۆ هەر سێکتان بەڵێ خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تاوکات لە بەرنامەی بازنەی هەڵبژاردنەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا لەگەڵمان بوون هەمیشە هەوڵمان نابوو باشترینی بربژێرەکان و بەتواناکان ئەوانەی کە هەبوون لە لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان بیانە بەرچاو دیدەی ئێوەی خۆشەویست بە هیواین لەو ماوەدا کە لەگەڵ ئێوەدا بووین بێزارمان نەکرد بن یاخود نەبوو بینە تێکدانی شیرازەی خێزانی و ماڵ و خێزانەکەتان بە هەمووتانە بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بە لیستە مەزنەکەی هەمیشە دەڵێن داربەڕوەکەی پارتی دیموکراتی کوردستان بدەن کە لیستی 190دا تەندروست بن و دوور بن لە بەڵا و لێرەشەوە وەکو میوانانی بەڕێز گوتیان کارمەندان و هاوپیشەکانم ماندوو بوون هیوادارم ئەوانیش لەر ساغ بن و دوور بن لە بەڵاو خواتان لەگەڵ بێت.